ئەو ئانەی بۆم قسەکەی تۆکانمان دانان جیابەجیا یعنی تا کامەڵە بن. ئێستا ئەم بڕە دوو شتی پێوەیە. ئێکیانمان لێ کرد بۆ ئێکمان هەڵەگرت بۆ تۆی تا کامەڵە بوو. ئێتر کامەڵە بوو هەڵمانە گرت وشکمانە کردوانەمان کردە قوتوو بێ عەلاگە بێ پەڕۆ بێ هەرچی بێ ئێوە کاتێرەوە بوو شوشە نەبوو. تێمانە کردو هەڵمانەگەر لە شوێنێکی باش هەتا کەوتینەوە بەهارێ. ئەجا بەهارە دامانە چارنەوە ئەبوون بە شەتڵ و شەتڵەکە ئەجووتمانەکە و دێراوشتمان هەڵەیا و لێمانەدایەوە هەمدیس هەر ئاوە. ئەجا تووتنمانە کردن و برنجمانە کرد و گەنمانە کرد و ئەوانەمانە کرد بۆ ئەوەی کە ساڵی دوایەتی دایچینەوە ئیکە نەکڕی. ئارەوەڵا تامی هەبوو بۆنی هەبوو تێرە نێخوانە لە نانی نە لە ماشی نە لە گەنمی هەمووی تامیشی هەبوو بۆنیشی هەبوو. وەڵا ئێسێوانە ماوە هەر بەروبوو هەر کەمیش بووە. ئارەوەڵا خۆ هەرەو تۆشە هەرەوە تۆ خارێ و تۆ گەنمەیە و ئەو تۆ شیویتەیە و ئەو تۆ ترۆزیەیە و کە ئەو تامەینی هۆکارەکەی بۆ ئەوەی وەڵا بڵێم چی خەتای خاکەکەیە خەتای نەزانە هۆێستا ئی ئەوە ئێستا من ناتوانم ئەوە دەست پێەکە کاگوێ سف دروستیەکە ئەوە نەماوە پیرەکان بیکەن بەخوە مەسەلە ئەوەیە. ئەجا خەڵک ئەوەندەش هۆش و بیری نەماوە تا زۆر جددی بێ لە سەشتەکەی هەریتر داچێن بوو نەبوو هیچ. ئەو کاتەی بۆ دەنچێ گەنم هەموو خەرمانەکە ئەگەڕای بۆ دەنچێ مانگۆ حیفە ئێستا نیوە هەر فڕێدری ئەنجا چیەوە چییە؟ مەسەلە ئەوەیە. ئاجینا ئەسێ بڵێم کاسی ناکەین هەرێکەین جوو دەکەین گەنمەکەین جۆکەین ماژەکەین ئەو شتانەکەین. ئەرەوەڵا ئەما پێی دەرناچی کەمە پێی دەرناچێت ئەو کاتەی زۆرمان زەرعات دەکرد ئێستا کەمەکرێ پێی دەرناچی. ئەجا باخمان هەیە ساڵی وا هەیە ساڵی وایە نییە یان تەرزە لێدا نامێنێ یان هەڵەوەرێ ئەو شتانی لێ وەڵا کشت و کاڵ ئەگەر ڕێک و پێگەیکەی باش لەوەی باشتر لە شارەکەبی. ئەجا حەیوان ڕاگری ئەوە هە زۆر چاکە. ئێمە و کاتەی حەیوانیشمان ڕاگرت هیچ شتێکمان پەک نەبوو نە لە گۆشت نە لە هێلکە نە لە مریشێک. ئێستا چێ بێ بریشکی بکڕی ئەم مریشکە مەسلەحانە. ئێمە و کاتەیە و مریشکی کوردی بوو کەڵەشێر بوو قەل بوو قاز بوو مراوی بوو ئەوانەمان هەبوو. ئارەوەڵا پەکمان نەیەکەوت. ئێستا ئەگەر چە دوو مریشکان ڕاگرێڵێ پیسە ماڵەکە تا پیزەوە چییە ڕاتانگرتووە؟ ئەمە ڕۆژەکەی ئەوەیە. ئاجینا وڵا لادێ خراپ نییە.